دەسەڵاتدارانی تورکیا باز لە داڕمانی زیاتر لە 7,000 خان و باڵەخانە دەکەن لەو دەویلایەتەی وڵاتەکە کە بوومەلەرزەکەی دووشەمەی ڕابردوو بە گوڕی 7.8 پلەی ڕێختەر زیانی پێگەیاندوون. دوای بوومەلەرزەکەش سەدان پاش لەرزەی دیکە بە دوای داهاتوون کە گوڕی هەندێکیان گەیشتۆتە زیاتر لە 6 پلە. ئەمەش قەبارەی وێرانکاریەکانی زیاتر کردووە. بەهۆی بوومەلەرزەکەەوە بەشێک لە ڕێگاوبانە خێراکانی نێوان ناوچە زیان لێکەوتوەکان تووشی لێکترازان بوون و ئەمەش ئاستەنگی بۆ هاتوچۆکردن بۆ ئەو ناوچانە دروست کردووە. هەروەک فڕۆکەخانەکان زیانی گەورەیان بەرکەوتووە و لە کۆی 7 فڕۆکەخانەی ناوچە زیان لێکەوتوەکان 4یان لە کار کەوتون. لە گرنگترین ئەو فڕۆکەخانانەش فڕۆکەخانەی ئەنتاکیایە کە یەکێکە لە دەواازە گرنگەکانی هەناردەکردن لە تورکیاوە. هاوکات بۆریەکانی گواستنەوەی نەوت و غازی سروشتی بەهۆی زەمین لەرزەکەەوە زیانیان بەرکەوتووە و نا لەباری کەش و هەوا ژوای کردووە گەیاندنی سوتەمەنی بۆ ناوچە زیان لێکەوتوەکان ئاستەم بێت و لەو بارەیەوە فاتح دونماز وەزیری وزەی تورکیا ڕایگەیاندووە هێڵەکانی گواستنەوەی کارەبا و غازی سروشتی لە ناوچەکانی زەمین لەرزەکە زیانی گەورەیان بەرکەوتووە. هەروەها دەسەڵاتداران لە سەرەتای کارەساتەکەەوە ڕایانگەیاند کە هێڵی بۆری گواستنەوەی نەوتی کەرکووک جیهان زیانی بەرکەوتووە بەڵام دواتر کارکردن لە بۆریەکە ئاسایی بووە. هەروەها بەندەرەکانی تورکیا یەکێک بوون لەو شوێنانەی زەمین لەرزەکە زیانی پێگەیاندن و بەندەری ئەسکەندەرون لە ویلایەتی هاتای تورکیا یەکێک بوو لەو بەندەرە گرنگانەی بەهۆی سەرهەڵدانی ئاگرێکی گەورەوە گرفتی بۆ دروست بوو. چاودێران و شارەزایان پێشبینی دەکەن زەمین لەرزەکە لە داهاتوودا لێکەوتەی خراپی بۆ سەر ئابووری تورکیا لێ بکەوێتەوە. بەو پێیەی ناوچە زیان لێکەوتوەکان یەکێکن لەو ناوچانەی زۆرترین بەرهەمهێنان تیاندا بووە و لە کۆی 500 کۆمپانیای گەورەی وەبەرهێنەر لە تورکیا 151 کۆمپانیایان دەکەونە چوارچێوەی ئەو دەویلایەتەوە کە زیانیان بەرکەوتووە و لە 9.3 بەرهەمی ناوخۆی تورکیا پێک دێنن کە ئەمەش نزیکەی 76 ملیارد دۆلاری ئەمریکیە. ئەمە جگەل لە بەرهەمهێنانی لە 14 بەرهەمە کشتتوکاڵیەکان و لە 11 بەرهەمی پیشەسازی و لە 101 کەرتی گەشتیاری و لە 8.5 بەرهەمی هەناردەکراوی تورکیا بۆ دەرەوە. کەرتی ئابووری لە تورکیا یەکێکە لەو بوارانەی زیانی زۆری بەرکەوتووە کە خۆی لە کەرتی گواستنەوە دەریایی کۆمپانیاکانی بیمە پیشەسازی ژێرخان و ڕێگا و پردەکان دەبینێتەوە. بەوتەی دامەزراوەی پۆلەنبەندی نێودەوڵەتی بۆ قەرزیش زیانە ئابوووریەکانی تورکیا لە زەمین لەرزەکە دەگاتە 2 بۆ 4 ملیارد دۆلار. گەورەترین زیانیش بەرکەرتی گەشتیاری و هۆتێلەکان کەوتووە.